بێگومان کۆمپانیاکان بەردەوام کار لەسەر ئەوە دەکەن ساڵانە چۆن گڕ لە بازاڕەکان بردن بۆ موبایلانی کە دەیخەنە بازاڕەکانەوە. کۆمپانیای بلاک ڤیوش لەم نێوەندەدا بێبەش نییە لەم گردانەی بازار، لەوانەیە ئێستا پێتان سیر بێت. ئەم موبایلی لە بەردەستی ئێمەیە، نوێترین موبایلی کۆمپانیای بلاک ڤیوە کە پێی دەگوترێت شارک 8 یاخود قەرشی هەشتەم. موبایلێکی ناوازە کە 4 تایبەتمەندی سەرەکی لەم موبایلە هەیە کە بە نرخێک کە شۆکت دەکات و هەروە بۆچونت دەگۆڕێت دەربارەی ئەم موبایلە کە بەم هەموو تایبەتمەندیەوە بەم نرخە بێت. ئەو 4 تایبەتمەندی کە لەم موبایلەدا هەیە ئەوەیە کە خاوەندارەتی لە ڕوونمایەکی 120 هێرتزی دەکات و هەروەها ڕوونیەکەشی 2.4 کەیە و موبایلەکە خاوەندارەتی لە چارەسەرکەرێکی 6 نانۆمەتر دەکات کە بەهێز کراوە و هەروەها دەتوانین بڵین چارەسەرکەرەکەی زۆر باشە لە ڕووی گەیمینگ و هەروەها لە ڕووی ئەو کارانەی کە کاری قورس و کاری ئاسایی و مەمناوەنش کە پێی دەکەیت. و جگە لەمانش مۆبایلەکەمان خاوەندارەتی لە ڕامێکی 8.8 گیگابایت دەکات کە دەبێتە 16 گیگابایت ڕام و کامێرایەکی سەرەکی کە 64 مێگاپیکسڵە کە بە تەکنەلۆژیای ئارسی سۆفت بنیاد نراوە و مۆبایلەکە خاوەندارەتی لە سیستەمێک یاخود لە ڕووکارێکی نوێکراوەی دۆگ OS دەکات کە دۆگ OS 4 و هەروەها بنچی نەکراوە لەسەر ئەندرۆیدی 13. بێگومان ئەو تایبەتمەندیانەی باسم کرد 4 تایبەتمەندی سەرەکی موبایلەکە بوون و کۆمەڵێک تایبەتمەندی تریشن کە وەکو خۆم بە سەرەکی تریشیان دادنێم کە لە موبایلەدا هەن و دەگەڕینە وڵاتان بۆ باسکردنی تایبەتمەندەکان. ئەمەی بینیتان لە کارتۆن دەرهێنانی موبایلەکە بوو، هیوادارم بەدڵتان بێت. سڵاوی خوای گەورەتان لێبێت. من مۆنسوڵ باسم لە تێک پلەسەوە. خۆم بە خۆشحاڵ دەزانم پشتیوان بە خودای گەورە، دواتر پشتیوان بەوەی خۆشەویست لە ڤیدیۆیەکی نوێ لە پێداچوونەوەیەکی نوێ لەگەڵتانین. پێداچوونەوەی ئەوڕۆمان پێداچوونەوەیەکی تایبەتە بۆ موبایلێکی ناوازەی کۆمپانیای بلاک ڤیو سەر لە بازاڕەکان بەردەستە بە نرخێک کە شۆکتان دەکات و چاوتان لەسەر ڤیدیۆکە بێت تا کۆتایی باجارە باسی گشت تایبەتمەندیەکان بکەین و هەروەها بزانین چ دیاری ئۆفەرێک لەگەڵ ئەم موبایلەیە، دواتریش دێنە سەر نرخەکەی. گەر نرخەکەشتان بەدڵ نەبوو ئەوە دەتوانن لە کۆمنت گلەیی بکەن بەراورد بۆ تایبەتمەندیانی کە ئەم موبایلە هەیەی. پێشەوەی بچینە سەر تایبەتمەندیەکان دەمەوێت سەرنجی یەک شت بدەم کە لە کاتی کڕینی بەرهەمەکانی بلاک ڤیو سەرنجی سەر کارتۆنی موبایلەکە بدەن دەبێت لەزگە یاخود ستیکەری زمانی کۆمپانیای BCI لەسەر بێت، لەبەر ئەوەی کۆمپانیای BCI بریکاری فەرمی بەرهەمەکانی بلاک ڤیوە بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان و خۆتان دوور بگرن لە بەرهەمی گرێ مارکێت و یاخود لەو بەرهەمانەی بلاک ڤیو کە ستیکەری کۆمپانیای BCI لەسەر نەبێت. بێگومان بوونی ستیکەری کۆمپانیای BCI گرنتی ئەوە دەکات لە کاتی بوونی هەر کێشەیەک لە بەرهەمەکانی کۆمپانیای بلاک ڤیو ئەوە بە زووترین کات لەلایەن کۆمپانیای BCI بە باشترین ستاف کە لە بەشی چاکردنەوەکاندا هەیەە ئەوە بە زووترین کات کێشەکەت بۆ چارەسەر بکەن. ئەم موبایلە کۆمەڵێک دیاری و ئۆفەری لەگەڵە وەرم بە ئەوانیش باز بکەین. موبایلەکە لە 100 ڕۆژی یەکەمی کڕین ئەگەر ڕوونمای موبایلەکەت لێ بشتێت یاخود ئەم شکانە بە ئەنقەز بێت یا بە هەر هۆکارێک بێت ئەوە کۆمپانیای BCI لە 100 ڕۆژی یەکەمی کڕین ڕوونمای موبایلەکەت بە خۆڕایی بۆ چارەکاتەوە کە ئەمەش ئۆفەرێکی زۆر گرنگ و ناوازەیە کە کۆمپانیای BCI بەردەوام بۆ ناساوە کە ئۆفەری ناوازە دەداتە بەکارهێنەرانی و دەداتە هەوادارانی ئێمەش دەستخۆشیان لێ دەکەین. و هەروەها لە کاتی کڕینی موبایلەکە ئەوە بیستۆکێک بە دیاری لەگەڵیتی کە بیستۆکێکی ناوازەی کۆمپانیای بلاک ڤیو هەر کۆمپانیاکەیە و واگرنتی 6 مانجی لەگەڵ و بیستۆکەکەش نرخی لە بازاڕەکان گەر هەڵە نەبم نرخەکە لە نێوان 20 بۆ 25,000 دیناری عێراقی و بە دیاری لەگەڵ موبایلەکە دەتوانی بەدەستی بهێنیت. ئەوەی جێگەی خۆشحاڵیشە لە نێو کارتۆنی موبایلەکەماندا کەڤەری پارێزگاری لە موبایلەکە هەیە و هەروەها کۆمپانیای بلاک ڤیو ئەوش لەبەری نەکردووە کە لە نێو کارتۆنی موبایلەکە پارێزەرێکی ڕوونمای لە جۆری شوشەشی تێدایە و دەتوانێت
دەتوانی لەسەر ڕوونمای مۆبایلەکەی دابنێت بۆ ئەوەی لێت نەشتێت. بێگومان نابێت لە بیرش بچێت ئەگەر لێشت شکار لەسەر ڕۆژی یەکەم ئەوە کۆمپانیای BCI ڕوونمای مۆبایلەکەت بە خۆڕایی بۆ چارەکاتەوە. ئەگەر ئێستا بینە سەر باسی گشت تایبەتمەندەکانی مۆبایلەکە و لە سەرەتاش لە دیزایانی مۆبایلەکە دەست پێ بکەین. لە ڕووی ئەستوریەوە مۆبایلەکەمان 8.35 میلیمەترە کە ئەستوریەکی تاڕادەیەک دەتوانین بڵین تەنچی هەیە و زۆر ئەستورنیە مۆبایلەکە و هەروەها کێشەکەشی 198.3 گرامە. لە لای ڕاستی مۆبایلەکەمان یاخود بڵین لە لاکانەوە شێوە تەختە و لە لای ڕاستی مۆبایلەکەمان دوگمەی هەڵکردن و کوژانەوەی مۆبایلەکەمان هەیە و هەروەها دوگمەی زیادکردن و کەمکردنی مۆبایلەکەشمان هەیە و خۆشبەختانە پەنجەمۆری مۆبایلەکەش لەسەر دوگمەی هەڵکردن و کوژانەوەی مۆبایلەکە جێگیر کراوە. لە بەشی سەرەوەماندا هیچ فەرمانێک بوونی نییە و لە بەشی دەسەڕاستی مۆبایلەکەمان دەرچەی سیمکارتمان هەیە و هەروەها بە هەمان شێوە دەرچەی میمۆری کاردیشمان هەیە کە لە یەک دەرچەدا 2 سیمکارت و میمۆری کارد جێگیر کراوە. لە بەشی لای خوارەوەی مۆبایلەکەمان دەرچەی هێدفۆن جاکمان هەیە کە بە یەکەس بەناوبانگە و هەروەها مایکێکمان هەیە و هەروەها دەرچەی بارگاویکردنەوەی شێوە تایپسیمان هەیە و بوونی بڵندگویەکە کە بە تەکنۆلۆژیایەکی نوێ بنیاد نراوە. و لە ڕووی پشتەوەدا مۆبایلەکەمان دیزاینێکی زۆر جوانی هەیە. دەتوانین بڵین دیزاینەکەی بە شێوەیە کراوە کە جێ پەنجە لەسەر پشتەوەی مۆبایلەکە بەجێ نامێنێت و لە بەشی لای چەپی مۆبایلەکە لەسەرەوە بازنەیەکی خرمان هەیە کە دوودانە کامێرای لەسەر جێگیر کراوە و هەروەها بوونی فلاشێکە و بە شێوەی بازنەی جێگیر کراوە بازنەیەکی زۆر جوانە و کامێرای سەرچێکەشی 64 مێگاپیکسل کە دواتر دێنە سەر باسکردنی گشت تایبەتمەندەکانی کامێراش. بێگومان ئێمە کاتێک باسی گشت تایبەتمەندەکان دەکەین و لە دوای دیزاین دینە سەر باسی ڕوونمای مۆبایلەکە. ڕوونمای مۆبایلەکەمان قەبارەکەی 6.78 ئینجە و لە بەشی پێشەوەدا 90.8 ڕوونماکە داگیری کردووە و ڕوونمای مۆبایلەکەمان بەڕوونی 2.4K و لە جۆری IPS LCD کە توانای نوێبوونەوەی ڕوونماکەشمان 120 هرتزە و تێکرای ڕۆشنایی ڕوونماکەمان لە کاتی بەکارهێنان لەبەر ڕۆژ دەگاتە 500 نیتس و هەروەها تایبەتمەندێکی گرنگ کە لە ڕوونمای مۆبایلەکەمان هەیە ڕەنگەکانیەتی کە 16.7 ملیۆن ڕەنگە. بێگومان ئێستا لەوانەیە بپرسن کۆمپانیاکە بۆ جۆری IPS LCD بۆ ڕوونمای مۆبایلە بەکارهێناوە. کۆمپانیاکە هەردەم چاویلەوە بۆ نرخی مۆبایلەکە نەچێتە سەرەوە بۆ ئەوی پارێزگاری لە نرخەکەی بکات. ڕوونمایەکی IPS LCD بەکارهێناوە و ڕوونمای مۆبایلەکە لەگەڵ ئەو ڕووکاری کە هەیەی کە دۆک OS 4.0 دەتوانین بڵین ئۆپتیمایزێکی زۆر باش هەیە و نەرمێکی زۆر لە ڕادەبەدەری هەیە و لە کاتی بەکارهێنان هەست بە ئاسوودەیەکی زۆر باش دەکەیت و ئێمە بۆ کۆمەڵی کردداری ئاسایی و کردداری قورسەوە بۆ یاریش بەکارمانهێنا ڕوونماکەی شتێکی ناوازەیە و دەتوانین بڵین جێگەی دەستخۆشیە. بێگومان ئێستاگەر باسی تایبەتمەندەکانی چارەسەرکەری ئەم مۆبایلە بکەین و بینە سەر چارەسەرکەرەکەی و یەکێک لە خاڵە هەر بەهێزەکانی ئەم مۆبایلە چارەسەرکەرەکەیەتی کە هی کۆمپانیای میدیاتێکە کە ئەویش هیلیۆ G99 مۆبایلەکە خاوەندارەتی لە چارەسەرکەرێکی زۆر ناوازە دەکات و یەکەم چارەسەرکەرە کە لەسەر مۆبایلێکی ئەوە هەبێ و بەم نرخە لە بازاڕەکان هەبێت و یەکەی ڕێخەری گرافیکەکەشی مالی G57 بە ڕێحاڵەی 5G کە لەسەر 6 نانۆمەتر بنیاد نراوە و بیرگەی مۆبایلەکەشمان 256 گیگابایتە لە جۆری UFS 2.2 و هەروەها دەتوانین لە ڕێگەی میمۆری دەرەچیەوە بیرگەکەی زیادکەی تاکو 1 تێرابایت و میمۆری دەرەچی و 2 سیمکارد لە یەک کاتە دەتوانین لەسەر مۆبایلەکە بەکار بهێنیت بەبێ کێشە کە ئەمەش تایبەتمەندێکی گرنگە کە لەم مۆبایلەدا بەردەست خراوە. بەڕامی مۆبایلەکەشمان 8 گیگابایتە و لە ڕێگەی سۆفتوێرە ناوازەکەی کۆمپانیای بلاکڤیو کە دۆگۆسی 4.0 دەتوانی 8 گیگابایت ڕامی تر زیاد بکەیت بەمەش دەبێتە 16 گیگابایت ڕام و لە ڕوویکردنەوەی ئەپەکانەوە بە ڕێژەی 118 خێراتر کراوە و چارەسەرکەرەکەشی بە ڕێژەی 125 خێراتر کراوە کە خێرایەکەی دەگاتە 2.2 هرتز و ئێمە بۆ کۆمەڵە یاری و بۆ کۆمەڵێک کردار بەکارمان هێنا و چارەسەرکەرەکەی ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات توانایەکی لە ڕادەبەدەری هەیە مۆبایلەکە و لە چاو نرخی هەیەی بێگومان دووبارە و سێبارەی دەکەینەوە جێگەی دەستخۆشیە و نابێ ئەوەشمان لەبیر بچێت مۆبایلەکە لە پێگەی ئەنتوتو کە تایبەتە بە هەڵسەنگاندنی توانستی مۆبایلە هۆشمەندەکان توانیوێتی 427144 خەڵ کۆ بکاتەوە و خۆشبەختانە مۆبایلەکەمان خاوەندارێتی لە سیستەمێکی ساردکەرەوە دەکات کە ئینتیگرێتە و بە قەبارەی 12361 میلیمتر دووجا کە ئەمە ژوا دەکات مۆبایلەکە بۆ زۆرترین کردداری قورسەوە لە کاتی یاری کەمتر گەرم بێت و زۆرترین یاری کە پێی بکەیت ڕێژەی گەرمبوونی مۆبایلەکە لە 39 پلەی سەدی ڕەت نادات کە ئەمەش جێگەی دەستخۆشیە.
ئەگەر ئێستا بینە سەر باسی کامێرای موبایلەکەمان لە بەشی پشتۆدا خاوەندارەتی لە دوودانە کامێرا دەکات کە سەرچەکەی 64 مگاپیکسلە بە هەستەوەری کۆمپانیای سامسونگ کە ئایزۆسێلە و جۆرەکەشی GW3 موبایلەکە لە بەشی پشتەوە لە بەشی پێشەوەدا بە تەکنۆلۆژیای ARC سۆفت بنیاد نراوە کە ئەمەش وا دەکات موبایلەکە ئاستێکی زۆر باش پێشکەش بکات لە ڕووی وێنە و هەروەها لە ڕووی گرتا ڤیدیۆوە و موبایلەکە قەبارەی هەستەوەرەکەشی کە کامێرا سەرچەکەیتی بەشی پشتەوە قەبارەی هەستەوەرەکەی 1/1.97 و هەروەها قەبارەی پێکسلەکانیش 0.7 مایکرۆمەترە و لە بەشی پێشەوەشدا خاوەندارەتی لە کامێرایەکی سێلفی دەکات بەڕوونی 13 مگاپیکسل بە هەستەوەری کۆمپانیا ئایزۆسێل کە ئەویش CL6 و هەروەها کامێرای پێشەوەشمان بە هەمان شێوە بە تەکنۆلۆژیای ARC سۆفت بنیاد نراوە کەوا دەکات موبایلەکە توانایەکی لە ڕادەبەدەری هەبێت لە ڕووی کامێرای سەلفیشەوە و کامێرای پشتەوەمان دەتوانێت ڤیدیۆگرتە تۆمار بکات بەڕوونی 2K و 30 فریم لە چرکەیەک و کامێرای پێشەوەشمان دەتوانێت ڤیدیۆگرتە تۆمار بکات بەڕوونی 1080p و 30 فریم لە چرکەیەکدا. لە ڕووی باتریەوە موبایلەکەمان خاوەندارەتی لە باتریێکی قەبارە گەورە دەکات کە قەبارەکەی 5000 میلی ئەمپێرە بە توانای بارگایبوونەوەی 33 وات و خۆشبەختانە کە لەسەری بارگایکردنەوەی 33 واتیش لە نێو کارتۆنی موبایلەکەدا جێگیر کراوە و هەروەها موبایلەکە دەتوانێت لە 0 تاکو 120 بە 15 خولەک بارگاوی بێتەوە لە 0 تاکو 100 بە ماوەی 78 خولەک بارگاوی ببێتەوە و موبایلەکەمان دەتوانێت بۆ ماوەی 7 کاتژمێری تەواو یاری پێ بکەیت کە ئەمەش توانایەکی لە ڕادەبەدەردا بە موبایلەکە و موبایلەکە لە ڕووی باتریشەوە قەبارەکەی پاترێکی گەورەیە و دەتوانێت بۆ ماوەیەکی دوور درێژ بەکاری بهێنێت. لە ڕووی سیستەمەوە کۆمپانیای بلاکڤیو لە موبایلەدا پێشخستنێکی بەرچاوی کردووە کە دۆگۆسی 4 کە ڕووکارەکەیەتی نوێترین ڕووکاری موبایلە کە لەسەر ئەم موبایلەی خۆی بەکاری هێناوە کە توانایەکی لە ڕادەبەدەر دەدات با موبایلەکە بەرامبەر بەو تایبەتمەندیانەی کە هەیە و کۆمەڵێک تایبەتمەندی گرنگ لە نێو ڕووکارەکەیدا زیاد کراوە کە ڕووکارەکەی سۆفت کراوە و نەرم کراوە و لە کاتی بەکارهێنان ئاسوودەیت پێدەبەخشێت و لە ڕووی توانستیشەوە پێشخراوە و توانستی موبایلەکە و هەروەها توانستی ڕووکارەکەشی بەرز کراوەتەوە و بنچینش کراوە لەسەر ئەندرۆیدی 13. ئەگەر ئێستا بینە سەر باسی نرخی موبایلەکە و ئێمە هەموو تایبەتمەندەکانی ئەم موبایلەمان باس کرد نرخی ئەم موبایلە نرخێکی لە ڕادەبەدەر هەرزانی هەیە بەراورد بۆ تایبەتمەندیانی هەیەی و یەکەم موبایلە کە چارەسەرکەرێکی جینەوەتونەوەی لەسەر بێت کە 6 نانۆمەترەوە 5Gش بێت بەم نرخە لە بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان بەردەستخرابێت. موبایلەکە باڕامی 8 گیگابایت و 8 گیگابایت ڕامی زیادکراویتر بەمەش دەبێت 16 گیگابایت ڕام و میرگەی 256 گیگابایت با گرنتی فەرمی کۆمپانیای BCI نرخەکەی تەنها 185,000 دیناری عێراقیەوە بە دۆلاری ئەمڕۆ بە نزیکەی دەکاتە 122 دۆلار کە ئەمەش نرخێکی ڕادەبەدەر هەرزانە بەراورد بەو تایبەتمەندیانەی کە ئەم موبایلە هەیەی و بیریشتان نەچێت موبایلەکە لە 100 ڕۆژی یەکەمی کڕین ئەگەر ڕۆنمای موبایلەکەتان لێ بشێت ئەوە بە خۆڕایی ڕۆنمای موبایلەکە لەلایەن کۆمپانیای BCI بۆتان چا دەکرێتەوە و لە کاتی کڕینی بەرهەمەکەش ئەوە سودمەندە من لەم بیستۆکەی کۆمپانیای بلاکڤیو کە گرنتی 6 مانجی لەگەڵە و نرخەکەی 20 بۆ 25,000 دیناری عێراقی و بە دیاری لەگەڵ موبایلەکەدا پێتان دەدرێت. ئێمەش هیچمان نەماوە دەربارەی موبایلە بیڵین تەنها ئەوەندە دەڵێن سوپاس بۆ کۆمپانیای BCI کە بەردەوام بەرهەمەکانی بلاکڤیو بۆ ئێمە دەنێرێت بۆ ئێمەی پێداچنەوەیکی باشی بۆ بکەین و بە باشترین شێوە و بەرزترین کوالیتی ڤیدیۆکان پێشکەش بکەین و ڕوونکردنەوە دەربارەی تایبەتمەندی و تاقیکردنەوەی بەرهەمەکانیان بدەین. تکایە سەبسکرایبی چەناڵەکەمان بکەن و هەروەها لایک و شێری ڤیدیۆکانتان بین نەچێت و زەنگوڵەکەش چالاک بکەن بۆی لە کاتی دانانی ڤیدیۆ نوێ ئەگەناوی چەناڵەکەمان بەوێ خۆشەویست بکات. تا ڤیدیۆ داهاتوو بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.